سڵاو لێبێ ئەمڕۆ بە خێزانی هاتوون هاوکاریتان هێناو بۆ کوردانی ڕۆژاوە پەیامتان چییە؟ سڵاو لێوەش بێ زۆر سپاس وڵاهی هاتوونی ئێمە بە خێزانی بۆ ئێرە هەستکردنە بە بەرپرسیارەتی ئەو خواردنە و ئەو شتێک کە ئێمە لە ماڵەوە ئەی خۆین و هاتوین تیکی خۆمانمان بەشکرۆ لەگەڵ ئەو برا کوردانەمان لە ڕۆژاوە لە ئێسادا ئەرکێکی هەم لە ڕووی کوردایەتیەوە هەم لە ڕووی ئەخلاقیەوە هەم لە ڕووی ئینسانی وم لە ڕووی ئاینیشەوە ئەرکێرە ومانە دەستگیری ئەو خوشک و برایانەمانە بکەوێت نانی هێڵین بە تەنها بمێنەوە لەم میحنەتەدا زیاتر ئازار بچێژن. باشە چ پەیامێکتان هەیە بۆ هاوڵاتیان کە بەشداری ئەم جۆرە کەمپینانە بکەن هاوکاری کوردانی ڕۆژاوە بکەن؟ من داوا لە هەموو هاوڵاتیانەکەم بەشداری ئەم کەمپینە بکەن بەڕاستی ئەم کەمپینە من خۆمەڵێم بارتەقای ئۆکسسیژین و خواردن گرنگە بۆ هەمومان من بەش بە حاڵی خۆم ئێستا وجدانم ئاسوودە بۆ کە توانیمە بە شتێکی زۆر کەمی شەک ئەوەی کە کردومانە شانی باسکردنیە بەڵام وجدانی خۆمان من ئاسوودە کردووە بۆ خوشک و برانی خۆمان لە ڕۆژاوە.